لەگەڵا دکتۆر دیاری شێخ جەلال شارەزای دارایی و بانک. دکتۆر زۆر بەخێر هاتن. پێمان بڵێن بار و دۆخی سیستمی بانکی لە عێراق چۆنە؟ ئایا سیستمی بانکی عێراق لەسەر ڕێڕەوە ڕاستەکەیە؟ سپاس بۆیەوە، سپاس بۆ بینێرانی کورساتی عزیز. ئەو داتانەی کە پیشانتانە ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەرایەت جێ مای دڵخۆشیە. هەڵبەتە ئێمە هەمووکو ئەکادیمی هەمووکو شرۆڤەکاران هەمووکو شیکەرەوانی بارودۆخە و چاودێرانی دارایی لە بابەتەکە زۆر تەرکیزمان لەسەر ئەوەیە کە بارودۆخەکان بەکوێوەڕوە. وەکوتم ئەگەر بەراوردێکین بە ساڵانی پێشوو باشترە گۆڕانکاری هەبووە، بەڵام ئەگەر بڵین سیستمی بانقی عێراقی بۆ بە سیستمێکی پێشکەوتو بەداخەوە بێ بڵێم نەخێت، چونکە هێشتا کاری زۆر زیاترمەوە بیکەین. ئەوەی کە هەیە ئەگەڕێتەوە بۆی کە لە ناو عێراقا فرە حزبی هەیە، فرە ینی زۆر سەرچاوی بڕیار هەیە کە کاتێک بڕیارێک دەرەکرێ ئەبێ پێویستەکە چەند لایەنێک لەسەری کۆک بن پاشانێک. ئەوەی کە بۆچی ئەڵم کە ئەگەر بەراوردێکی بە پار و پێرار ساڵانی پێشووتر ئەوەیە کە ئەو مەرجانەی ئەو ڕێنمانی کە فیدرال ڕزێرڤی ئەمریکی سەپاندوێتی بەسەر بانقەکانی عێراقا ئەمە وای کردووە کە سیستەمی بانکی عێراق بە شێوازێکی باشتر بەخۆیان بچێتەوە، هەوڵ بە خۆی لەگەڵ دنیای دەرەوە بگونجێنێ. چونکە ئەمە چەند جارێکی تریژ وتومانە عێراق یەکێکە لە وڵاتانی کە کاریگەری هەیە لەسەر ئابووری تەواوی جیهان بەهۆی ئەو ڕێژە زۆرەی فرۆشتنی نەوتکە هەیەی. وتومانە عێراق نەوتە فرۆشێت پێویستەکە لە ڕێی سیستمی بانقیەوە ئەو داهاتی کە دەستێکەوە بێنێتەوە، داهاتەکە کە ئەگاتەوە دەستی بە دۆلارەکەوێتەوە دەستی دووبارە ئەبێ پەناباتەوە بەر بانقەکان بۆی بیکاتەوە بە دینار و خەرجەکانی کەڤەری خەرجەکانی پێوە بکات. باشە دکتۆر، ساڵ بە ساڵ ژمارە هەژمارە بانکیەکان لە عێراق بەرز ئەبێتەوە. ئەمە پێوەرە بۆ ئەوەی کە بڵین متمانی هاوڵاتیان بە بانکەکان زیادی کردووە؟ دەکرێت لە چەند ڕەهەندێکەوە سێریکەین، بەڵێ یەکێک لەوانە ئەتوانی یەکێک لە ڕاندەکان بڵین کە ئەوەیە کە ئیجبارکردنی هاوڵاتی عێراقیە کە هەژماری بانکی بکاتەوە تاکو بتوانێت موچەکەی داهاتەکەی لێوە وەرگێ. بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆی کە ڕاستە موچەخۆرنیە لە کەرتی حکومیە، لە کەرتی تایبەتە ئیشەکە بە هەمان جۆر ڕێنماییان پێدراوە کە بە جۆرێک لە جۆرەکان هەژماری بانکی بکەنەوە و لە ڕێی هەژمارەکان وەرگێ. ئیجبارە بەشێکی زۆر دڵمان بۆ خۆش نەبێت کە متمانیان بەڵێ بەشێکی وەکوتم ئیجباریە، بەشێکی ئەوەیە کە هاوڵاتیان هەیە کە مەسەن نە لە کەرتی تایبەتە و نە لە کەرتی حکومیە ئیشەکە بگرە بازرگانە، هەوڵەیە ڕێگەکانە دۆزێتەوە، ڕێنمایەکان جێبەجێکە، داواکاریەکان کە لە ڕێی بانقەکان و لی داواکەن جێبەجێەکە پەناباتە بەر ینی بەشێکی زۆری ئەوانی کە بەر ئەم پەنا بەنەبەر ئیشوکاری بانقی بازرگانەکانە، چونکە دوجار پێویستەکە لە ڕێی بانقەکان و مامەڵەکانیان کەن. دوجاریش کۆمەڵی خەڵکی تر کە پێویستیان بە حساب بانقی هەیە و هەژماری بانکیە و وردە وردەش متمانەکە دروست بووە. بەدەر لە متمانەکەش ئێستا کێبڕکێکی یەکجار زۆر هەیە لە نێوان بانقەکانی کەرتی تایبەت و بانقە حکومیەکان کەواکە بە جۆرێک لە جۆرەکان سەرنجی هاوڵاتیان بەرەولای خۆیان ڕاکێشێ هەتاکو وا لە هاوڵاتیان کە ئەو پارانی کە لە ماڵەوەدایان ناوە بێن بیخنە ناو بانقەکانەوە و بەرهێنانی پێ بکەن و بە جۆرێکی تر سوودی لێ. لە عێراق کارتێکی بانکی لۆکاڵی ئەخرێتە بەردەستی بەکارهێنەران کە تەنها بۆ مامەڵە ناوخۆیەکانە بێت بۆ دینار، بۆ مامەڵە بە دینار بەکارهێنرێت. ئەمانەوێ بزانین بۆ چوونی ئێوە چیە دەربارەی ئەم کارتە و ئامانج لە بەردەستخستنی ئەم کارتە لۆکاڵیە چیە لە عێراق؟ خۆی پرۆژەیەکی زۆر زۆر باشە، هەم هێزێکی هاتۆ بە دراوی دیناری عێراقی، هەم بە هەمان شێوە
هێزێکاتۆ بە کەرتی بانکی متمانەیەکی زیاتراتۆ بە کەرتی بانکی جۆرێکی تریش ئەتوانین بڵین حیلە شەرعی هەکەکە واکە حکوومەتی عێراقی وا لە هاوڵاتی عێراقی بکە ئەو پارانەیکە وەکو لە ئامارەکە تا خست بوتانە ڕوو ئەو پارانی کە لە ماڵەوە دانراون بێنەوە ناو بانقەکان چونکە دوجار دانانی ئەم پارانە لە ماڵەوە کارەسات بۆ خۆی دروستەکە چونکە جوڵی ئابووری وەستێ ئێمە ئازاین لە دنیای بازرگانیا بۆ جۆریە هەتا پارە لە بەردەستا بێ زیاتر دەتوانی خەڵک لی سوودمەند بێ داهاتی زیاترت بۆ پیاکە هەلی کار زیاترە ئەڕەخسێنی ئەمە لە دیوێکیوێتی کە ئەوێت بە جۆرێک لە جۆرەکان ئەو پارانی کە لە ناو ماڵەکانە بێنێتە دەرەوە لایەنێکی تری باشی ئەم بابەتە چییە؟ پێشووتر ئەو کارتە بانکێنە دەوڵەتەکان لە ڕێی بانکەکانی کەرتی تایبەت و کەرتی حکومی و ئیشی کردووە هەڵبەتە ئەم ئەوەی کە لە ناو خەڵکا زۆر باوە بۆ نمونە کارتەکانی ویزا کارت و ماستەر کاردە ئەمانە کاتێک بانقێکی کەرتی تایبەت یاخود حکومی ئەچێ گرێبەز لەگەڵ ئەم کۆمپانیانە ئەم کۆمپانیا گەورانە دەکات پێویستەکە بڕۆپارێکی زۆر بات بۆ ئەوەی بەشدار بێ لە خزمەت گوزاریەکانیانە و ساڵانەش پێویستەکە وەکو کرێچیەک پێویستەکە بڕێپارە بن لەگەڵیشە هەمیشە هەر ترانزاکشنێکی بانقی کە دروستە بێت ئەوان بە جۆرێک لە جۆرەکان قازانجەکەن و مولێکیان دەسەکەن لەم کارتە لۆکاڵیەیە ئەم شتانە نامێنێەوە لە ئاسانکاری بۆ هاوڵات بەڵێ ئەم کارتە لۆکاڵێ لە زۆربەی وڵاتەکانە هەیە لە سعودیا هەیە لە میسر هەیە لە رووسیا هەیە لە تورکیا ئەم کارتانە هەیە کە بۆ خودی ناوخۆی وڵاتەکەی ئیشەکە و بە دراوی فەرمی ئەو وڵاتەیە بۆ ئەوەیە کە بارگرانێکی کەمتر لەسەر هاوڵاتیان بێکاتی ئەم پارەیە ئەم کارتە بەکارێنێ چونکە دوجار ئێمە بێ سێریەوەکەین کە ئەم کارتە بەکارێنێ چەندێ پێویستەکە هاوڵاتی کۆمشن بە واتە عمولێکی بانقی بات هەتا کۆم خزمەت گوزاریانی دەسەکوێ کاتێک کە بوو بە لە پرۆژەی لۆکاڵ سکیمە ئەم عمولانە یان نامێنە خۆ زۆر کەمە بێتەوە کە ڕاستە تۆ لە مەبلغی 100,000 دینارە ڕەنگە کاریگەریکی وای نەبێ بەڵام کاتێکیت بۆ مەبلغی گەورە ملیۆن و 10 ملیۆن و 100 ملیۆنوانە سێرەکی مەبلغەکە زۆر گەورەتر بێ ئەو کۆمشتنی کاکوێتە سەر وەکو بارگرانیەک لەسەر هاوڵاتی عێراقی دروستە بێت بۆیە ئەوێت بە جۆرێک لە جۆرەکان ئەو عمولانە کەم کاتەوە یارمەتی زیاتری خەڵک بدات بیریشمان نەچێت ئێستا حکوومەتی عێراقی فیدراڵ زۆر کار لەسەر ئەوە کاکە زۆربەی هەرە زۆری پەیمێنتەکانیان ئەو پارانی کە ئەیدەن بیکەن بە پارەی دیژیتاڵی واتە بە کاژ نەمێنێ بەشێکی تری ئەم هەڵمەتە بۆ ئەوەیە کە خەڵک ڕوو لە کاژ نەکات پشت کاتە کاش ئەگەر تۆ لە ڕێی دیجیتاڵی و لە ڕێی کاتەکەتەوە ئیش و کارەکانت جێبەجێ بێت ئەو کاتە مەجبور ناوی کاشی هەڵگیراوت هەبێ یاخود هەمیشە کاشت پێبێ باشە دکتۆر لە ئامارەکانە باسم کرد سەر و سەدا هەشتای هاوڵاتیان ئەگەر پارەیەک لای بانکەکان دانن لە عێراق لای بانکە حکومیەکانت نزیکەی سەدا سیانزەی ئەدرێت بە بانکە ئەهلیەکان بۆچی هاوڵاتیان لەو ئاستەیە زیاتر متمانیان بە بانکە حکومیەکانە چونکە خاوەندارەتی بانکە حکومیەکان دەگەڕێتەوە بۆ خودی حکومت خۆی لەبەرەوە هاوڵاتی متمانەیەکی زیاتر دڵنیاییکی زیاتر لە لای دروستە بێ ئەڵێ ئەگەر خوانەخواست لە هەر حاڵەتێکی لە ناکاودا شتێک بێت ئێمە بینیمانە چەندەها جار مەسەرەن شەڕ و نائارامی ڕووی لە عێراق کردووە هاوڵاتی پێی وایە ئەگەر پارەکەی لە بانقێکی حکومیە دابنێت پارێزراوترە بەڵام ئەمە ناتوانین بڵێ بڕیارێکی لە 100% دروستە چونکە ئێستا وەکوتم ئاماژەم پێەیە کێبڕکێکی زۆر هەیە لە نێوان بانقە تایبەتەکاندا لە حکوومەتی عێراقیدا کە پرۆژەی تەوتینیان هەیە کێبڕگێکی یەکجار زۆر هەیە کە بانقە کانی کەرتی تایبەت هەوڵێن زۆرترین کارمەندی حکومی و ئەهلی بێنە لای خۆیان تەوتینیان پێ بکەن و تەوتینیان لە لای ئەوە بکرێ و سوودمەند بن لە خزمەت گوزاریە بانکیە سەردەمیەکان ئەوەی کە چەند جارێک لەم مینبەرەوە باسمان کردووەکو شمولی مالی کە هەوڵیان ناوە زۆرترین سوودمەند بن لی
وەکوتم ئەمە ئەم بازاڕی کێبڕکی کە هەیە واکە کە زۆرترین ئەو بانکی کە زۆرترین خزمەت گوزاری بە کەمترین کۆمیشن پێشکەشەکە بتوانێت باشتر لە بازارەکە ئیسپاد وجودی خۆی بکات. لە هەواڵەکە باسیەوەم کرد بەرپرسانی ئێران نیگەرانن لەوەی کە زۆربوونی ژمارەی هەژمارە بانکیەکان بەمانای سپیکردنەوەی پارە و تاوانە ئەلکترۆنیەکانە. بۆچی زۆربوونی هەژمارە بانکیەکان ئەو ڕوانگەیە دروستەکە چۆن نەکرێت لە ڕێگەی هەژماری بانکیەوە بۆ نمونە پارە سپی بکرێتەوە؟ بەڵێ ئەوە زۆر دروستە نەک لە ئێران لە زۆرێک لە وڵاتانە ئێمە چۆن لە عێراقا هەوڵین مەسەن زۆرترین هاوڵاتی بێت حسابانقی بکاتەوە لە وڵاتانی دەرەوە کردنەوەی حسابانقی هەژماری بانکی ئاسانە بەڵام کۆمەڵێک کۆتوبەندیشی هەیە. هەموو ئەمانە تەنها بۆ ئەوەی کە ڕێگری بکەن لە سپیکردنەوەی پارە چونکە یەکێک لە تاوانە سەردەمیە نەو دەوڵەتیەکان سپیکردنەوەی پارەیە کە کۆمەڵێک ڕاستە کۆمەڵێک لی مستەفی دەبن بەڵام زۆرینەی خەڵک لی زەرمەند دەبن. دوجار هاوڵاتیەک کە لە ماڵەوە دانیشتووە بێ ئاگالەوەی کە چی ڕواە ئەو ئەبێ باجەکەی بات. باشە دکتۆر، بابەتێکی تر کە هەیە ماوەیەکە لە عێراق جیاوازی هەبوو لە نێوان دینار و دۆلار، جیاوازیەکە زۆرتر بوو لە ئێستا بینیمان کە ژمارە هەژمارە بانکیەکانیش لە عێراق بەرز بووەوە. ئەوە کۆنتترۆل کرا دوای ئەوەی کە دینار بەرز بووە یاخود نا بە ڕێکاری حکومی و یاسایی هەوڵیاندا کۆنتترۆڵی خۆی کۆمەڵی ڕێکار هەیە کاتێک ئێمە بەراوردی دینار بە دۆلارەکەین ئەم ڕێیتە پێوچێ ئەکسچێنج ڕێیت کۆمەڵی فاکتەر هەیە بۆی کە ئەکسچێنجڕی دواتە بڕی ئەو ڕێژی ئاڵۆگۆڕەکە هەیە لە نێوان دوو دراودا. یەکێک لەوانە سەقامگیری سیاسیە. بینیمان هەمووی تقریبان بە نزیکەی مانگێک پێشەستە چەشەوە پێشەستە کاتێک جەنگی ئێران ئیسرائیل ڕوویدا گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیدا ڕوویدا و بە نزیکەی بۆ 5,000 بۆ $100 بەرز بووە. کەواتە ئەمە پشڕاستی ئەو قسەیەکە سەقامگیری سیاسی و کاریگەری خۆی هەیە. بەدەر لەوە کۆمەڵە فاکتەری تریژێ وەکو ڕێژەی هەڵاوسان ئەمانە هەموو کاریگەری هەیە لەسەرەوەیکە بەهای دیناری عێراقی بە جێگری ئەمێنێتۆیە. بەدەر لە هەموو ئەمانە ئەو ڕێنمایانەیە کە وەکو خۆی جێبەجێکرێ. من بە نزیکەی ساڵێک پێشێستا لەم بینبەرەوە وتومە ئەگەر کۆمیشنی بانقەکان بهێنرێتە خوارەوە بەهای دیناری عێراقی زۆر زیاتر بەرزەکرێتەوە. چونکە ئێستا لەم ئاستەدا کاتێک من هاوڵاتیەکەم لە جیاتیەوەی پارەی کاش لە دەرەوەی وڵات یاخود بە ئۆنلاین بەکاری بێنم وەک بە زمانە بازارێکە کە ئەڵێ بە 140,000 بۆ $100 بۆ تەشکێنێتەوە لە ڕێی کارتە بانقێکەوە. بەڵام سێرەکەی ئێستا لە بازاری ڕەشدا بە 139,000. کەواتە ئەمە وا ئەکات هاوڵاتی پەناباتەوە بەرەوەی کە پارە کاشەکە لەگەڵ خۆیان بەرەوە بۆ دەرەوە بۆ لەبەرەوەی جیاوازیەکی ئاسانە گەر سێرکەی هەندێک خەڵک وابیرەکەنەوە. بەڵام ئەگەرەوەی کە چونکە دوجار لەسەر و هەمە ئەمانەوە شتێکی بێتێ ڕۆشنبیری بانکی تەوعی مەسرفی ئەمە لە نیێوان تاکێک بۆ تاکێکی تر جیاوازی هەیە. من کەسێک کە زیاتر ڕۆشنبیری بانکی هەبێ گوێ ناتێەوەی کە لە بازارە دۆلار کەمترەکەوێ بە کارتەکەی زیاترەکەوێ پێی وایە سەلامەترە پارەکەی پارێزراوترە مامەڵەکەی پارێزراوترە ئەگەر کارتەکەی بەکاربێنێ. باشە گەنجینەی ئەمریکا و یەدەگی فیدراڵی ئەمریکا چ کاریگەریەک لەسەر سیستەمی بانکی عێراق دروستەکەنا هیچ ڕۆڵیان هەیە لەوەی کە عێراق ئێستا بە هەموو توانایەوە خەریکە هەوڵەیە هاوڵاتیان زیاتر هاوڵاتیەکی زیاتر هەژماری بانکی هەبێت؟ بەڵێ زۆر بە وردی چاودێری بارودۆخە کاکە زۆر تاکی دەکاتەوە لەسەرەوەی کە ئەم پرۆژەیە وەکو خۆی جێبەجێ بکرێت. چەند ساڵێک پێش ئێستا پاڵەپەسوی لەسەر عێراق دروست کردو بۆ ئەوەی کە
هاوڵاتیانی عێراق تەوتین بکرێواتە موچەکانیان لە ڕێی بانکەوە وەربگیرێواتە بە بانکیکردنی سیستمی موچە ئەوە بۆ کە مەسەرەن لە حکوومەتی هەرێمی کوردستان بەدیلی ئەم پرۆژەی کردو بە هەژماری من بەڵام کاتێکی لە ناوڕۆکدا سێری پرۆژەکانەکەی هەردووکیان وەکو یەکوان چونکە ئەوەی کە بەلای فیدراڵ ریزەروی ئەمریکاوە گرنگە کاتێک کارمەندێک ناوی چواری هەیە کە پۆزیشنێکی هەیە لە فەرمانگەیەکی حکومی لە بەرامبەریە ئایبان نەمبەرەکەی ئەبینێت ئەو تەنها تەرکیزی لەسەر ئایبان نەمبەرەکەیە چونکە دوجار پێی وایە ئەم فەرمانبەرە لە ڕێی ئایبان نەمبەرەکەی و موچەکەی وەرەگرێ ئیتر پرۆژەکە هەر ناویکی هەیە ئەو ئیشی بە ئایبان نەمبەرەکەی بۆی بە شێوەیەکی دروست بزانێ چەند فەرمانبەری حکومی و ئالی هەیە لە ناو عێراقدا وەکو سەرچاوی داهاتیان پشت بە موچە ئابەستن بەشێکی زۆری هەموو ئەم قسانێکی ئێمایکەین کە پێویستەکە و حکوومەتی عێراقی و بە حکوومەتی هەرێمیشەوە کە ئابێ بە بەردەوام کاری لەسەرکەن ڕۆشنبیری بانکیە ڕۆشنبیری بانکی ئەوە ناکە مەسەلێک ڕۆشنبیرترە لەوەی تر نەخێر پێویستە کات ئەو خزمەت گوزاریانی کە لە بانقا پێشکەشەکرێت بۆ هاوڵاتیان فەراهەم بکرێت وەرگرتنی موچە چ تەوتین بێت چ هەژماری من بێ ئەمە نییە تۆ لە بانقاوەری نەگرێ بچێ لەسەر ئەیتیەمێک وەریگرێ نەخێر ڕاستە ئەمە یەکێکە لە هەنگاوەکان بەڵام پێویستەکە ئەیتیئەمی زیاتر هەبێت ئۆنلاین بانکین هەبێت ئیپەیمنت هەبێت POS هەبێت POC هەبێت هەموو ئەمانە خزمەتگوزاری بانکین کە لە فاینانشال ئینکلوژنە جێگەی بێتەوە و شمولی مالی و چەند جارێکیش باسمان لێو کردووە پێویستەکە ئەم خزمەتگوزاریانە بۆ هاوڵاتی تاک بە تاک باز بکرێ هەتاکو ئەم ڕۆشنبیری لەلا دروست بێ پاشانیش ئیشی جدی لەسەر متمانەی بانکی دروست بکرێت دکتۆر دیاری شێخ جەلال شارەزای دارایی و بانکە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان بوون.